ئامادەیەکەمان حساو گەشادیە گێڕێ وەکو سێم ساڵی کە ئێمە پلە ئاسی بەرزمان هەبووە لەسەر ئاسی گەرمیاندا. ینی لە ئێستا و پێ بڵێن دکتۆر ئاراوڵات خۆنم ناڵیم ئەوەیە کە بچمە پزیشکی ساڵی پار 94 بەدەستێنا و کۆڵینەدا ئەم ساڵ 98.8 لە پۆلی دوانزەی زانستی بەدەستێنا. عەبدوڵڵا جەمال گەنجێکی کەلاریە کەم ساڵ لە پۆلی دوانزەی ئامادەی بوو کۆنمرەی 98.8 بەدەستێنا و یەکەمی سەر ئاسی گەرمیانە. من قسە لەگەڵ کاک عەبدوڵڵا خۆ یەکەم سڵاو لێ بێت و پیرۆز بێ و نمرە بەرزە. چۆن بوو بڕیاردا ئەم ساڵ دووبارە بکەیتەوە 94 ڕیسکە بکەی ئەو دەرەجە بەرزە و ئەم ساڵ بیگەنی بە 98 چونکە ئەو خەونی مناڵیم بۆ بووی بچمە پزیشکی گشتی و ئەو معادلی کە پارهێنام بەشەوەی ناگەر کە بچمە پزیشکی گشتی بۆیە دووبارەم کردو سپاس بەخوا توانیم بگەم بە پزیشکی گشتی. ینی لە ئێستا و پێ بڵێن دکتۆر ئاراوڵات خۆنم مناڵیم ئەوەیە کە بچمە پزیشکی گشتی. ڕۆژانە چۆن سەعیتە کرد چەند کاتژمێر ڕۆژانە 3 بۆ 4 کاتژمێرم خوێن و کاتی ئیزنەکەی شەبێ هەموو خوێندکاری خوێندنەکەی خۆی زیاد بکات بۆیە چووە 8 بۆ 9 کاتژمێر. باشانی لە چ ڕۆژەکەیان نزیکەی 4 بۆ 5 کاتژمێر نانە لە چ ڕۆژەکەی 8 بۆ 9 کاتژمێر و کاتی ڕۆژانەش 3 بۆ 4 کاتژمێر. باشە مۆبایل بەکارهێنا هیچ سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان و کاتی کە کاتی ڕۆژانە بوو بەکارمێنە بەڵام کە چوومە کاتی ئیزنەکە زۆر کەم کردیوە و وای لێ هات کە هەر سۆشیال میدیا بەکارنێن. باشە ڕێنمایی چیە بۆ وانەی کە ئەم ساڵ دێنە پۆلی دوانزە چۆن سعی بکەن؟ تەنها ئەوەیە کە خوێنی ڕۆژانی خۆت بکەیت و تاتوانی لە سۆشیال میدیا دوورکەونەوە تا هەرەوەنێ. باشە دەستەکان خۆشە دیارە مامۆساکانی عەبدوڵڵا هاتوونەتە ماڵیان بۆ پیرۆزبایی منە ڕۆمە لای بەڕێوەبەری قوتابخانەکەی مامۆستا و کار سڵاو لێ بێ ئێوە ئەمڕۆ هاتوون و کورتانە بەجەژن بۆ عەبدوڵڵا. ئەم عەبدوڵڵا لە قوتابخانەیە هەروە ئاستی بەرز بوو چاوەڕێتانە کرێ و نمرێ بەدەستبێنێ. سەرەتا بەخێر بن سەرچاو ئێمە ئەمڕۆ پەیامی پیرۆزبایی خۆمان وەکو ستافی ئامادەی نامی سەرجەم مامۆستایان بە دڵخۆشی و سەربەرزی و ئەمڕۆ هاتینە خزمەتیان ئەو پەیامە خۆشەمان پێیاندا هەروەها بە دڵخۆشیەوە ڕاستی ڕای دەگەێنین. ئەمڕۆ ئامادەیەکەمان حساو گەشادیە گێڕێ وەکو سێم ساڵی کە ئێمە پلە ئاسی بەرزمان هەبووە لەسەر ئاسی گەرمیاندا ئەم ساڵی هاوشێوەی ساڵانی ڕابردوو و ئاسە بەرزەمان تۆمار کرد و سپاس بۆخواویش بە پاڵپشتی کارگێڕەیەکی کارامە و هەروەها پاڵپشتی مامۆستا بەتواناکانی حتمەن دەستخۆشیمان بۆ مامۆستا بەڕێزەکانیان لە قوتابخانە و چاوڕێوەتانە کرد کار یەکەم یاسی بەڵێ بەدڵنیاییوە حتمەن ئاسی خۆی دەوری بینیەوە و هەروەها پاڵپشتی لێ هاتووی مامۆساکانی و سوپاسی خێزانە بەڕێزەکەیشانەگەن حتمەن پاڵپشتی دایک و باوک و خێزانەکەش کاریگەری و ڕۆڵی باشی هەبووە لە ئەو ئاستە باشەدا. باشە دەستەکان خۆشە مامۆستا من ئەمەوێ باوکی عەبدوڵڵا وەرگرم. دکتۆر جەمال سڵاو لێ بێ چۆن واتان کرد عەبدوڵڵا چۆن هاوکاری بوون یارمەتیتاندا کەو نمرە بەرزە بەدەستبێنێ ساڵی پاریش 94 بەدەستێنا بوو؟ وەڵا هەر لە بدایەتەوە هاوکاری بوونی ئەو کوڕ پار 94 هێنا ئیتر بتمان بابمێنێ بۆ ساڵێکی تر با دەرەجەکە زۆر بەرز بێتەوە و ئینشەڵڵا لە تو بۆر بگرێت. زۆر هەستێکی زۆر بەرز خۆشمان هەیە کە ئەو دەرەجە هێناوە ئینشەڵڵا. نەئەترسان ئەو ڕیسکە 94 دووبارەی بکات؟ وەڵڵاهی خۆی زیرەک بۆ ڕاستی سەرمە تەجەمانە کرد بۆ ئەوی ئەو دەرەجە بەرزە بێریە هەموو شتێکمان بۆی ڕەخساندەوە. باشە دەستەکان خۆش دووبارە پیرۆزی دیارە وەکو گەبیستی بوون ئەمڕۆ ئەم شەو مامۆساکانی عەبدوڵڵا هاتوونەتە ماڵەکەیان بۆ پیرۆزبایی لە عەبدوڵڵا و هەروەها عەبدوڵڵا ساڵی پار نمرەی 94 بەدەستێ نابوو بەڵام وەکو خۆی باسی کرد خەونی منداڵی بوو کە ببێتە پزیشک دووبارەی کردەوە ئەم ساڵ 98.8 بەدەستێ ناو دەچێتە بەشی پزیشکی گشتی.